سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەمە سەرتاش سەردێڕی چەند هەواڵ دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی لە سنە و سەڵماس بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە چەند شاری کوردستان راپۆرتێک لەسەر جەنایەتەکانی ئەرتەشی تورکیا لە ڕۆژاوە چاوپێکەوتنی چالاکانی خانشینکراوی فەرهەنگی لەگەڵ بنەماڵەی ئیسماعیل گرامی وەکاردانەوەی نەتەوە یەکگرتووەکان دژ بە دەوڵەتی تورکیا. دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی دوو هاوڵاتی لە سنە و سەڵماس. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دوو هاوڵاتی بەناوەکانی مستەفا هۆژەبری خەڵکی شاری سنە و ئەفشین عەلیزادە تەمەن 31 ساڵ و خەڵکی شاری سەڵماس پاش دەست بە سەرکرانیان لەلایەن ناوەندامنیەکانەوە هێشتا چارەنووسیان دیار نییە. مستەفا هۆژەبری بە تۆمەتی بەڕێوەبردننی مەراسمەکانی نەورۆز لە شاری سنە ڕێکەوتی سەی خاکەلێوەی 1404 هەتاوی لەلایەنی داری تڵعاتەوە دەست بەسەر و ڕەوانەی گرت و خانەی تڵعات کراوە. هەروەها ئەفشین عەلیزادە خەڵکی گوندی هەرکیان سەر بە شارستانی سەڵماس پاش تێپەڕبوونی زیاتر لە 40 ڕۆژ لە دەست بە سەرکرانی سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی هێشتا چارەنووسی دیار نییە. جێگای ئاماژەی ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕێگریکردن لە بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز و هەروەها ترسی لە کۆبوونەوەی جەماوەری خەڵک بە سەدان هاوڵاتی لە کوردستان و ئێران دەست بەسەر و بانگێش کردووە. بەڵام سەرەڕای گوشارەکانی کۆماری ئیسلامی خەڵک هاتنی بەهاری سەرکەوتنیان بە جۆش و خرۆشەوە پیرۆزبایی کرد. بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە چەند شاری کوردستان بە پێی وێنانەی بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە. خەڵک لە چەند گوند و ناوچەی کوردستان بەسەما و هەڵپەڕکێ و داگیرسانی ئاگری نەورۆز هاتنی وەرزی بەهاریان پیرۆز کرد. بە پێی وێنانەی کە خەڵک لە گوندەکانی چەشمەخانی لە شارستانی گێڵان قەرب، تەختەگای عادڵخان لە گاورە و هەروەها بڵوان ئاوای دێولان سەرەڕای گوشار و هەڕەشەی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بە جۆش و خرۆشەوە هاتنی ئەم وەرزەیان پیرۆز کرد. راپۆرتێک لەسەر جەنایەتەکانی ئەرتەشی تورکیا لە ڕۆژاوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی مافی مرۆڤ لە 3 مانگی ڕابردوودا ئەرتەشی تورکیا بە مەبەستی تێکشکاندنی خۆڕاگری خەڵک لە ڕۆژاوای کوردستان و هەروەها داگیرکردنی ناوچە خۆسارەکان بە چڕی ناوچە جیاوازەکانی بەردومان کردووە. بە پێی ئەو راپۆرتانە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا بەهۆی هێرشە ئاسمانیەکانی ئەرتەشی تورکیا بۆ سەر ناوچە جیاوازەکانی باکوور و ڕۆژاوای سووریا 300 کەس گیانیان بەخت کردووە و زۆرتر لە 300 کەسیش بریندار و کەمەندان بوون. بە پێی هەواڵەکان لە دوایین هێرشەکانی تورکیا بۆ سەرە و ناوچانە لە گوندی بەرخبۆتانی کۆبانی 10 ئەندامی بنەماڵەی گیانیان بەخت کردووە و بە تەنیا منداڵێکی تەمەن 10 ساڵ بە ناوی نارین ڕزگاری بووە کەویش بریندارە و لە نەخۆشخانەدا. ناڕزایەتی کرێکارانی پەیمانکاری بەرهەمهێنانی کارەبا لە ئێران. کرێکارانی ناڕازی پەیمانکاری بەرهەمهێنانی کارەبای ئێران دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری بایەغدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان بوون. کرێکارانی ناڕازی ڕایانگەیان کە هاوکات لەگەڵ کار و زەحمەتێکی زۆر حەقدەستێکی زۆر کەم وەرئەگرن و خوازیاری بەرزکردنەوەی یاسی حەقدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان، گۆڕانی گرێبەستەکان، وەدیهاتنی داخوازیەکان، دابینکردنی بیمەی دەرمانی، وەرگرتنی هێزی کاری نوێ، پێدانی ئیزافەکاری و هەروەها پێدانی حەقدەستە دواخراوەکانیان بوون. هێرشی هێزەمنیەکان بۆ سەر کرێکارانی نەیشەکەری هەفتەپە. ڕۆژی چوارشەمە 6 خاکەلێوەی 1404 هەتاوی پاش ناڕزایەتی کرێکارانی وەرزی نەیشەکەری هەفتەپە هێزەمنیەکان بە مەبەستی بڵاو پێکردنی ناڕازیان هێرشیان کردە سەر کرێکاران. بە پێی وێنانەی بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە. هێزەکانی حراسەتی شەرکەتی نەیشەکەری هەفتەپە پاشمانگرتن و ناڕزایەتی مافخوازانە و ئاشتیانەی کرێکارانی ناڕازی دژ بەوە دینەهاتنی داخوازیەکانیان لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی ئەو شیرکەتە هێرشیان کردە سەر ناڕازیان و بوو بەهۆی تێگەڵچوونی نێوان کرێکاران و هێزەمنیەکان.
کە بۆ هۆیەوە ژمارەیەک لە هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها لە کرێکاران بریندار و چەند کرێکاری دیکەش دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کراون. چاوپێکەوتنی چالاکانی خاننشینکراوی فەرهەنگی لەگەڵ بنەماڵی ئیسماعیل گرامی. ڕۆژی چوارشەمە 6 خاکەلەوەی 1404 هەتاوی کۆمەڵێک لە چالاکانی فەرهەنگی و کرێکاری ساڵی نوێیان لە بنەماڵی ئیسماعیل گرامی چالاکی کرێکاری و بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئەڤین پیرۆز کرد. لە چاوپێکەوتنەکەدا چالاکانی خانشینکراو ئاماژیان بە پێویستی ئازادی بێمەرجی هەموو بەندکراوان و هەڵوەشانەوەی سزای سێدارە لە ئێران کردو. هەروەها جەختیان لەسەر ئەوە کردەوە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان کە بریتە لە بەرزکردنەوەی ئاستی هەڵدەستی کرێکاران و خانشینکراوان بە پێڕێژی هەڵاوسان و هێڵی هەژاری، هەڵوەشانەوەی سزای سێدارە، ئازادی بەندکراوانی سیاسی و چالاکانی مەدەنی، پێدانی دەرمانی خۆڕایی، بەردەوامە بن لە ناڕەزایەتی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی. هەژاری خەڵکی بەلوچ و سوخوتبەری مناڵان بە پێی وێنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە. لە سنووری شارستانی هیرمەند منداڵانی بەلوچ کە تەنانەت تەمەنیان لە 10 ساڵیش کەمترە بەهۆی خراپی دۆخی ژیان و معیشەتیان ناچارن پیشەی سوختبەری هەڵبژێرن. بە پێی وێنانە منداڵانی بەلوچ بە پڕکردنی دەبەی 1.5 لیتری لە بەنزین و فرۆشتنی بە کڕیارانی بەنزین لەو پەڕی مەرزەوە بە هیوای دابینکردنی ژیانی خۆیان و بنەماڵەکانیانن. ئەم منداڵانە لەم تەمەنەدا پێویستە لە قوتابخانە بخوێنن و ببن بە داهاتووی مرۆڤایەتی، بەڵام بەهۆی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها سیاسەتی هەژارکردنی نەتەوە جیاوازەکانی ئێران ئەم منداڵانە ڕوو لە پڕزەحمەتترین و مەترسیدارترین پیشەکان دەکەن. جێگای ئاماژەیە لە پارێزگای سیستان و بەلوچستان ڕێژەی هەژاری لە هەموو پارێزگاکان زۆرترە و خەڵک لە ڕووی ناچاریەوە ڕوو لەم پیشەیە دەکەن کە تا ئێستا ژمارەیەکی زۆر لە سوختبەران بەهۆی تەقینەوەی مینتەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامیش و ڕوودانی ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە و بە سەدان کەسیش بریندار و کەمەندان بوون. هەوڵی تۆڵەکردنەوەی ڕژێمی کۆماری ئیسلامی لە خەڵکی بەشداربووی مەراسمەکانی نەورۆز لە ئێران. بە پێی راپۆرتەکان ئیمام جومعەی شاری نەیشابور بە بیانووی پیرۆزکردنی ساڵی نوێ لەلایەن خەڵکیە و شارەوە لەسەر مەزاری خەیامی نەیشابوری لە هەوڵی ڕوخاندنی و ئارامگایەدایە. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە خەڵکی شاری نەیشابور سەری ساڵی نوێیان بە شادومانی و وەرەیەکی بەرزەوە لەسەر مەزاری خەیامی نەیشابوری لەو شارە پیرۆز کرد. کۆماری ئیسلامی و بەکرێکی راوانی لە ماوەی مانگەکانی ڕابردوودا بە مەبەستی ڕێگریکردن و هەروەها زەوتکردنی مەراسمەکانی نەورۆز لە ئێران هەوڵێکی زۆریاندا، بەڵام لەلایەن هێزی خەڵکەوە هەوڵی ڕژێمی کۆماری ئیسلامی پوچەڵ کرایەوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە کاردانەوەی نەتەوە یەکگرتووەکان دژ بە دەوڵەتی تورکیا. ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان بە توندی دەست بە سەرکردنی ناڕەزایانی لەلایەن دەوڵەتی تورکیاوە شەرمەزار کرد و خوازیاری ئازادی هەموو بەندکراوان بوو. بە پێی راپۆرتەکان لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی تورکیا بەهۆی دەست بە سەرکردنی ئەکرەم ئیمامۆغڵو شارەداری بژاردەی خەڵک لە ئیستانبول بە فەرمانی ڕاستەوخۆی ئەردۆغان ڕۆژانە سەر شەقامەکان و ناڕەزایەتیان دەربڕی. دەوڵەتی تورکیا لە دوایین هەوڵەکانی بۆ بڵاو پێکردنی ناڕازیان و هەروەها بێدەنگکردنی ناڕازیان هێرشی کردە سەر خۆپیشاندەران و ژمارەیەکی زۆری دەست بەسەر کرد. ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لە بەیاننامەیەکدا دەست بەسەرکردنی شارەداری بژاردەی خەڵکی لە ئیستانبول بە توندی شەرمەزار کرد و هەروەها خوازیاری ئازادی دەستبەجەی ناڕازیانی مافخواز بوو. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.